دەم باش تەماشەوانی gelek hêja gelek bi xêr bin بۆ داوی ڕۆژ داوی خەلەکە بەرنامەیەکی خەڵک داوی ڕۆژە ساڵا 2010 دا بێگومان ئیرۆ داوی ڕۆژە کوچان دەمژمێرێکین دن ئەمێ کەڤینە ناوە ساڵا 2013 دا ماڵ ئاڤەیە ساڵێکی دیکەین و پێشوازی ساڵەکەی دیکەین بەرنامەیە ئیرۆ ئەڤەیە کورد دناوە ساڵا 2010 دا گەلو دناوە 2010 دا کو بێگومان ساڵێکی گەلەی پڕ گوهارتن بووە پڕ ئەڤراز و نشی بووە بوو گەلەی کورد هەر چار پارچێت کوردستانê li Bakurê li Rojava li Rojhilat li Başûrê Kurdistanê Kurd rastî gelê pirzgirêkan hatine deman dem de gelek derfet jî bûne bû serketina Kurdan lê divê salê de gelo rewş çawa me derbas bûye li Herêma Kurdistanê dê sal da bêguman gelek pêvajî û êt rojevê gerim hebûne ji wan jî yekê gelek caran di nava layinên Kurdan de nakokî hebûne gelek caran li hev hatin hebûne nêzîkbûna aliyên Kurdan li Herêma Kurdistanê hebûne و لی ویداویی جی بگمان اف روشاک و لی او پیوندی نبینا هرم بغداد تکچونه و لشکرکشی ابویه یا دیترجی سرکوماری عراق و کو ایکش سرکردن هرم کردستانی و کو سکرتری گشتی که تنشمان کردستانی جلال طالبانی راستی نخوشی کی گران هات اون حال ولات المانیا چرا سری بوده تکرن هر و حال باکوری کردستانی جی بگمان اوی ساله دا گلک شارو پفچونین دجوار نبرا گریلن پکیک و وارتش ترکیه قومین گلک کرد به هزاران کرد به سیاست مدارن کرد کو گلک جارد بیجن مجی کردن هم بودن آواز زندان ترکیه دایا تجرید لسر عبدالله اوجلان بو یک سال زیاده تر بر دوام دکه کو اوجی یکش برپرسین کردان لباکوری کردستانه لروشاوی کردستانی اف در فتحات که پیش بتایبتی 22 ماه سرحدان خلک سوری کرد ویره کارین گلک دورین کردان یین روشاوی کردستانی جی آزاد بکن سر روهند گلی کرد هبونه قربانی ل بازار گلی بازارین سوریا لسرکانی حتی داویه لروشالات کردستانی تماشاوان نجات چالاگوانی کردان او کسین کردان کو چالاگوانون و داخل مافین کردان دیکن دنوا زندانین ایران دانه گلکشان سزای بدر وکرنه بودر چه گلکشان سزای بدر وکرنه بسردهات که سپاندن جوانا شیناوی او شوتاندنا چندین خویندکارین که چن کرد ل شیناوی ل پیرانشهر بویر بشیکی گشتی بو کردان حتی لباکوری کردستانی گرفا برچیبونا پیتری شیس روزان کو بگومن به هزاران گرتین کردان زندان ترکیه ده کربونه تنگاسی که مزن دنهاجی دا روشا کردان 2012 بدیت نوا چاویه ولی برزن کرد ل 2012 دا ل 2012 دا روشی کرد بگومن زور اورازین شوی هبوه روشی کرد هر چهار پارچه کردستان لباکوری کردستان لروشاوی کردستان لروشالاتی کردستان لا هرمی کردستان چونه و چهار سنگاندن چونه لسالی 2012 دستکوتکانی کرد او نهامتیکانی کرد چون بو من لخدمتی سرنجی او دامه فرمون یکم پیوندیش محمد لسی سایق فرمو كاك محمد يا باش كاك محمد يا باش الو ولی تماشاوان النجاح گلی کرد د سال 2012 دا بارزان ل 2012 بگومن روشی کل هر چهار پارچه کردستان گوران کاری بخواه بینی بتهیبتی لچرچه او گوران کاریانه که لروشالاتی نوارس بنای بهاری عربی و هاتو تا آراوا و سرحالدانی ولاتانی ناوچکه بشه که دیگه کردستان و کردستانی روشاوا خری کویش برو آزاد بون اروا که زور ناوچکان آزاد کرده و لجرد سالاتی کردی دایا سر رای نکوکی لای نکردی کن بلام هولی شیء که املاینه لکتی گشنی که بابت کن هبه استاش امرو لچپ منیا درباز بو که آوانیش خریطه خویان هيا هر والا هرمی کردستانش لباشوری کردستان بگم لیرش کێشەکانی نێوان هەرێم و بەغدا زۆر جار بەراو ئاڵۆزبوونێکی تونند ڕۆیشە گەشتا و حەدێکی لەشکرکێشی بکرێ بەڵێ ڕێبین لە کەرکووکەوە فەرموو ئەم کاتەوە باش بە قوربان سەرچاوم بژی ساڵی 12 بۆ کورد ناخۆشی گەلێگە لێ زۆر بوو بە تایبەتی بۆ کوردانی ڕۆژاوا هیوادارین ساڵی 2013 بوێتە ساڵی خێر و خۆشی دەستخۆشی بەرنامەکانتان لێکم بەڵام یەک پێشنیارێکمان هەیە زۆر تەلەفۆنەکەین هەوڵە دەین وەری ناگرێ ئەگەر بکرێ بڵێن ژمارەیەکی ئاسیاژدانەوە گەلێ باشە بێت باشە سەرنجی تۆ لە بەرچەوە گرین سوپاس بەرزان لاو لێرە فەرموو کاتت باش سەرچاوم دەستخۆشیتان لێکەم لە بۆ تەوەرەکەتان دیارە 2012 هەر وەک ساڵەکانی تر ساڵێکی میلادی بوو ساڵێک بوو ئەخزێتە ناو مێژوو بەڵام ئەو ساڵە من وایە بینم کەوا لە سەبارەت بە کوردەوە بەڕاستی زۆر نەهامەتی هات نەهامەتیەکانیشی دیارە لە تایبەت بەدەست کورد نەبووە بەدەست دەوڵەتەکانی ئەقلیمی کە کوردی لەسەردا بەس کراوە ئەوە تا بینیمان لە
کوردستانی دیوی ئێرانەوە بە سەدان بەدەیان کورد لە سێدارە دران لەو ساڵەداوە چەندین کوردیکە کوژاوەکو بە بیانۆی ئەولای تر ئەوە بە بیانۆی ئەوەی کۆڵبەرە بە بیانۆی ئەوەی قۆت قاچاقچیە و لە کوردستانی باکووری شاریسانەکە کورد تووشی نەهامەتی گەورە هات لەوانەدا ڕەنگە بڵێن ئەو حادثەی شەهیدەکە کە بوو لە ڕۆبۆتیدا چەند ڕۆژێک پێشسەری ساڵی 2012 بوو بەڵام ئەتوانین بڵین چلەکەی گەیشتە ناو کەوتە ناو 2012 ئەوە کارەساتێکی زۆر گەورە بوو جایدەن کارەساتی کوشتنی ئەو برا پەکەکانمان گەریلاکانمان بەڕاستی کەسەکردی و بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبین لە کوردستانی خۆشمان کوردستانی باسوور هەریسان بە هەمان شێوە بەڵام من وایە بینم کوردستانی باسوور بەڕاستی حەق بوو ئێمەی کورد لە بەرەوەی کیانێکمان دروست کرد بوو ئەمان توانی وەکو ئەوان نەبین تۆزێ جیابینەوە لە مەسەلەی کوردستانی وەکو دیوی ئێران و ڕۆژئاوا و باسوور و ئەوانەکەی بەرزان عفوم کە ئەگەر لە کوردستانی ڕۆژهەڵاتیشدا ئێستاکەم کورد لە 2012 توشتی نەهامەتێکی گەورە هاتووە داوا لە سەرکردایەتی کوردی باشوورەکەم لە هەرێمی کوردستانەکەم کەوا ڕێگای دەرگای سنووریان بۆ ئاڵاوە بکاتن کەوە شتێکە بە خۆمانەوەی با لەسەر خەڵک حساب نەکەین ئەوەی لەسەر خۆمانە دەرگایان بۆ ئاڵاوە بکاتن سنووریان بۆ بکاتەوە ئەوە تا ئەمڕۆ تەسریحێکم جێ لێ بوو ئەڵێتن ئێمە برسێتی چۆکمان پێدا نادا گەڵای داریش خۆین ئێمە سۆرسی خۆمان هەرگەنیزە بەڵام خواردنەکەیان لەسەر ئێمە وازیبێکی شەرەف وازیبێکی ئینسانیەکەوە ئێمە بۆیان دابین بکەین بەڵێ زۆر سپاس بەرەتان لەبەرەوە پێمان باشە زۆرترین پەیوەندیانتان هەبێ ئایا لە 2012 چی بووە لە وڵات هەیە ئەگەر بە کورتی هەرێکی بە کورتی سەرۆجەکانی خۆتانی شەمدان زۆر باشە لەبەرەوە کێشەی کورد لە هەر چەر پارچەی کوردستان کێشێکی ئەوەندە قۆڵە بێگومان هەر تاکێکی وڵاتە لە ئێستادا خۆشبەختانە تاکی کورد گەشتوتە و حەدە بزانێ تەحلیل بۆ ڕەوشی خۆی ڕەوشی هەر چەر پارچەی کوردستان بکە ئەگەر بە کورتی سەرنجەکانی خۆتانی شەمدان زۆر سپاس محەممەد لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش سەرچاوم برای بەرزم ئیشەڵا لە ساڵی 2013 هەر چوار پارچەی کوردستان سووریا و تورکیا و ئێرانیش وەک کوردستان خۆمان ڕزگار دەبێت ئینشاءڵڵا هیوادارم هەر چوار پای کوردستان ڕزگار بێ و نەجاتمان بێ لە ئەم حکوومەتانە ڕقلێکم شێ لە جەنابەت تەوەرەکەت هەندێک کەس تەلەفۆنەکە لە تەوەرەکە دەرەچیە هیوادارم گوێ لە تەوەرێکتانبی دەرەچی و ئەیبڕی بە جەنابەت نایبڕی گوێی لێگری هیوادارم لە تەوەرەکە دەرەچی دەرچی بیوری کاکی محەممەد لێرە ئێمە خزمەتی ئێوەکەین ئەو حەدی ئێمە نییە ئێمە تەلەفۆن لەسەرەوە ببەرین بەڵام با بینەر ئەو مراعاتە بکە کە تەوەرێکەوە بەخۆی لە تەوەرەکە دەرنەچێت ئەگەر خۆی شتێکی دیکە بێ چی بکەمن ڕاستەکەی بابە خەڵکی لە تەوە دەرەچی ئەبێ جەنابەت بیوری دوێنێ ئەو برادەرە لە تەوە دەرەچی ئەیبڕی شتێکی باشە ماخۆڵ لێ تو جەنابەت لێ ئەبێ بیوری تو گوێی لێگری خەڵک پەیوەندی ترەکان جواب پێدا دۆ جەنابەت ئەوە ئەوڕی بەس گوێ لەوەرگی مەسە داوەتێتە من قیادەکانە ئەوە شتێکی ناشیاوە شتێکی جواب واکۆچی بەڕای تو من تێنەگەشتم زۆر تەوە دەرەچی مەسە باس قیادەکە مام جەلالەکە کاک مەسعودەکە ئەماکە دەرەچی من تەلەفۆنەکەم زاین لە تەوە دەچین بیوڕە کەناڵەکەیەک بەڵێ کاکی محەممەد سپاس بۆ تۆ جەڵال تاڵەبانی مەسعود بارزانیاوە سەرکردەی ئەم هەرێمەنە بێگومان خەڵکیش وەکو خۆشیان ئاڵێن خۆشیان ناو مەجالە پێیانداوە خەڵکەیە گلەی لاوام کار ڕەخنە لاوام گرای ڕەخنە لاوام نەگرێ ڕەخنە لە چێ بگرێ لە من و تو بگرێ ئێمە چ دەسەڵاتێکمان لەم هەرێمە تا ڕەخنە لێمە لەبەرەوە ئەوانە سەرکردنە دەبێت تەقەبولیەوەش بکەن خەڵک ڕەخانە لێگرێ بەڵام خوا نەخواستە هەر تەشیر و هەر قسەیەکی ناخۆش بێ ئێمە پێیان نەبڕین فعلا لێرە کۆمەڵێک مستەڵح و تەشیرە نەک بە سەرکردەکان بە بچووکترین تاکی ئەم هەرێمەش ڕێگە پێ نەدراوە بەرحال سوپاس هوشمەند لە سەی سایقە و فەرموو کاک هوشمەند ئێوارە باش کاکەکار سەرچاوم باشی ورا زۆر سوپاس لە 2012 بەڕای تۆ ڕەوشی کوردان چۆن بووە وڵی کاکە پێشکی ساڵی نوێتان لە پیرۆز دەکەم و دەستی ماندووبوونی گشت کارمەندەکانی کەناڵی نالیا و کۆمپانیای نالیاش بە گشتی دەکەم هیوای سەرکەوتوتان بۆ دەخوازم لە ساڵی نوێدا بەرنامەی باشتر و پرۆگرامی بە پێسەر بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی و بۆ سەرچەم پارچەکانی کوردستان بەگشتی کاکە لە ساڵی 2012 نەک 2012 ئێمە لەم سەدەیەدا بەڕاستی کۆمەڵە دەرفەت و دەواازەی باش وێمە کراوەتەوە ڕاستە لە هەندێک شوێن کەم و کورتی هەبوو لە هەندێک شوێن نەماتوانی ئەو هەلانە بقۆزینەوە بەڕاستی هەندێک خەڵک هەیە بەڕاستی سەرنج دەدا لەسەر
کۆمەڵ سلبیات یعنی هەر سلبیاتەکان ببەرچاو دەگیرێ نەخێر کاکە ڕۆژ ئاوا بێگە قوربانی نەدان ناتوانێت بگاتە ئەو ئامانجەی کە دەیەوێت ڕۆژهەڵات باکوور بە هەمان شێوە ئێمە من دەڵێم هەر چوارپاچەی کوردستان دەرفەتی زێڕینە کراوەتەوە ئینشاڵڵا ساڵێکی تر 10 ساڵی تر کاکە خەڵک 50 ساڵ شۆڕشی کردن جاگەیەوە بە ئامانجەکانی ئێمە هێشتا 20 ساڵە شۆڕشەکەن ئەگەر بتێ لە واقعەکە کای کوشمان بەڵێ سپاس بەڵێ بەڵێ کای کوشمان سپاس نەک 20 ساڵە بە سەدان ساڵە کورد شۆڕەشەکە لە سەردەمی کۆنەوە تا ئێستا 500 ساڵ لە ئیتیفاقی زاوکە کوردستاندا بەشکرا دوور لە ئیرادەی کورد بەسەر ئەو کاتێ ئەمبرااتوراتی عوسمانی سەفەوی دواتر لەسەر 4 وڵاتەوەی تر لە ئینتیدابی بریتانی و فەڕەنسی تا ئێستا کورد بەردەوام شۆڕەشەکە 500 ساڵە کورد شۆڕەشەکە نەک 20 ساڵە بەڵام چی بکەین ئێستاش ڕەوشی کوردستان حتا لە کوردستانی باشووریش بەشی نیوەی باشووری کوردستان لەژێر ئێستا لەژێر دەسەڵاتی کوردی دانیە پارچەکانی دیکەش لەژێر دەستن بەڕێزان کارزان لە پیرەمەگرونەوە فەرموو باڵێ زۆر بەداخەوە هیوادارین کای کارزان دووبارە پەیوەندی بکاتەوە تکایە هۆزاک لە چەمچەماڵ بەڵێ ئەم کاتە باش سەرچاوم ئەحواڵە چۆنە باشی زۆر سپاس فەرموو قوربان پێشەکی سەری ساڵ لە هەموو کارمەندانی NRT-یەکەم هیوادارم ساڵێکی خۆش و پڕ لە ئاوات بێ زۆر سپاس لە توش پیرۆز بێ قوربانگیان بە نسبەت ساڵی 2012 لە هەر چوار پارچەی کوردستان تایبەتی لە ڕۆژاوای کوردستان کە خۆتان دەبینین چ ساتێک بەسەر گەلی کورد هاتووە لەو لە سووریا ئەوە یەک دوو بە نسبەت باکوورەوە ڕۆژ بە ڕۆژ ژەندەرمەکانی تورکیا بەرەو گەریلەکان دەڕۆن و بە بەهانەی ئەوە هەر ڕۆژێک بیانێت بدۆزنەوە دژی بە ئەفۆن کرد گشت بە گەریلەکانی کوردستان ئەوە دوو سێش لە کوردستانی خۆرهەڵات دەبینین کە ڕۆژ نییە چەندین لاوی کورد بۆ وەکو ئۆپۆزیسیۆن هەجاری بیانێت چەند بۆ دەدۆزنەوە لە سێدارەیان دەن ئەوە لە کوردستانی ڕۆژهەڵاتە بەڵێ بەڵێ ڕۆژهەڵات کات کۆکات بە نسبەت کوردستانی باکووریشەوە کوردستانی خۆمان باشوور ئەفۆن دەبینی مەسەلا ئۆپراسیۆن و ئەم ئۆپراسیۆنە دوژە بۆتە کێشەیە کەتەنە من بە کێشەی نازانم بەڵام گەورەترین کێشەی دروست کردە بتوانێتێ لە وەزعی ئێستای کوردستانە بە نسبەتەوەش کە ئەم نەخۆشی مامجلاری شەرجە نەخۆ کەس لە مردن ناگەڕێتەوە بەڵام ئەوش بۆ کورد تۆزێک کۆسپێکی گەورەیە باڵێ کاک هۆزاک سپاس بۆ سەرنجی تۆ عزیز لە چەمچەماڵەوە کاک عزیز فەرموو باش ساڵی 2013 چەند سعادەتر پێگەن پیرۆز بێ لە هەموو کۆڵانی خەڵکی کوردستان لە ئێوەی بەڕێز هەموو سەرەکانی هێنارتەی بەڕێز زۆر سپاس سەیدە گیان ئەلبەتە ئەم ساڵی ڕابردوو شتی خۆشیتیا بوو ناخۆش من ناخۆشی سیاسیەکان ئەڵێم بۆ نمونە ئەوە خۆشە کە تورکیا ئەمڕۆ پەیوەندی باشیە لەگەڵ کوردستانە بۆ نمونە ئێمەی کورخۆوان بە ساحێب حکوومەتی بەغادانا ئەمە زۆر شتێکی خۆش بوو بەس ئەمان کاتە ناخۆشی لەوەیە بوو حکوومەتی بەغا جێشی هێنا بۆ جیان کورد ئەوە بۆ وەحدەتەکە ڕوویدا کوردی بە ئاگا هێنایەوە ئەی کورد ئێمە دوژمنی چەند باش بوو کورد تۆزێ هەستی نەتەوایەتی جوولا و نێوماڵی کورد تۆزێ ڕێک وەمە خۆش بوو بۆ نسبەتی بە ڕێزمانجەرایەوە بەڕاستی خۆی گەورە شفای بە ئەمە زۆر ناخۆشە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕاستی ساڵ پیرۆز بێت لە هەموو کۆمەڵی کوردستان بەس بەداخەوە بە تایبەتی بۆ خەڵکی سلێمانیش ئەمڕۆ بە ڕێزمانجەرار نەخۆشە ئێمە ساڵی تازە لە سلێمانیا دەکەوین لە هەموو کوردستان تاقی وایە دەورێکی ماتەمینیش ببینین کە ئەو پیاوەڕەزە نەخۆش ئێمە دوعای خێری بۆ بکەین زۆر سپاس بەڵێ سپاس بۆرهان لە کێرکووکەوە فەرموو کاک بۆرهان فەرموو زۆر سپاس مەبەست لە 2012 مەبەست لە چیە ڕووداوەکان یانی مەبەستم تۆ وەکو کێرکووکیە کە بێگومان کێرکۆک خاڵی سەرەکی ناکوکیەکانی نێوان باشووری کوردستان و هەموو حکوومەتێک دەوەکانی عێراقا ئێستاش کورد بە پێی هەموو بەڵگەنامەکان لە سەردەمی عوسمانی تا ئێستا وەکو شارێکی کوردستانی تەماشاکە تا ئێستا ڕەوشی کێرکووک بەم شێوەیە تۆ وەکو کورد چ دەستکەوتێکی و چ نەهامەتێکت بینیوە لە 2012 وڵی بەنسبەت نەهامەتی کورد نەهامەتی زۆر هاتوۆتە سەریا بەڕێزەکەم بەڵێ بەڵام کەرکووک شارێکی کوردیە ئەگەر هەموو عەرەب هەموو دنیا کێ بگرا ئێمە واز لە کەرکووک ناین حتا دووە پێخێنە گیانمانە مابێ لەسەر کەرکووک ڕێژین ئەمە یەک بەڵێ
بەنسبەت بەرنامەکەتانەوە تەوەرێکی چاکە بەس داوا لە بەڕێستانەکەین قەت هیچ کاتێک مەجال مەدەن بە هیچ کەسێک دابەزێت بەسەر سەرکردەکانە ئەمە یەک لەلایەکی تریشەوە برادێکتان هەیە قەرەداغیە سەرویسێکە نازانم ناوی چییە ئەوە من ڕەخنەم هەیە بەرامبەری لەبەرەوەی هیچ مەجال نادان لە کاتی تەوەرەکانە قسەی لەگەڵکەین نازانم کابرایەکی قەرەداغیە بەڵێ کاک بورهان سپاس بۆ تۆ ئێمە ئیتر خەڵک سەرنجی خۆی نیشان دات ئێمە ڕێزمان هەیە بۆ یەک بەیەکیەوە چ سەرکردە بن بەڕێزان ئێستا تەماشایەمەکەن چ وەزیر بن چ مدیرعام بن چ موازف بن چ گەنج بن لە هەر شوێنێکی کوردستان بن ئێمە ڕێزمان هەیە چاوتان ماژەکەن ڕێزمان هەیە بۆ یەک بەیەکیەوە ئێمە لێرە تەنیا ئەرکی ئێمە خزمەتکردنی ڕاستەقینەوەیە سەربەس لە دەربەندی خانەوە فەرموو ئەلو بەڕێزیوارەت باش سەر چاوم زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بلەوەی کە توانین پەیوەندیت لەگەڵ بگرم ئێمەش خۆشحاڵین زۆر سپاس دەکەم وەڵام من پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەم بۆ بۆنەی سەری ساڵی تازەی 2013ەوە هیوادارم ساڵی 2013 یەکێک بێ لەو ساڵانەی چیتر خزمەتی میلەت بکرێ چیتر بەڕاستی بەڵێنەکان ببرێتە سەر چیتر ئەو داواکاریانەی کە میلی دەخاتە ئەستۆی حکومەت بتوان بە شێوەیەکی باش جێبەجێ بکەن هیوادارم لە ساڵی 2013 چیتر بانکەکان خاڵی نەبێ ئەتوانم بڵێم چەند کاتژمێرێکی ماوە بۆ 2013 ئەو ڕۆژهێزەکانی پشتیوانی دنیا ئەتوانی معاش وەربگرن بەڕاستی ئەمە کارە ساتە هیوادارم حکومەتکارێکی وا بکات کە هێزی پێشمەرگە نەچێتە سەرجادە ئەگەر هێزی پێشمەرگە بچێتە سەرجادە بە دڵنیایەوە ئەستیغلالی وەسعەکە ئەو کات بەڵێ محەممەد لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد ئەم کاتەوە باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڕاستی بەرنامێکی جوانە زۆر سپاس سەبارەت بە 2012 بۆ شعبی کوردیان کاتیشی ناخۆش بووە جەژن بێ جەژنی قوربان بێ جەژنی هەر جەژنێک بێ بەڕاستی ناخۆشیێکی ناخۆشمان دیوە سەبارەت بەو کێشانەی کە هاتوونە پێش ئەم دوای ئاڵۆزەی تەنگەژەی بەغدا و ئەولا بەڵێ هیوادارم خوای گەورە بەچوتین کە تاڵەبانیمان بۆ چاکاتەوە پاڵمان جەدات بەڕێز وام گەرنتەوە نێمان بەڕاستی ویژنیمان بەویە لەم کاتە ئێستا کە تەنگەژەی کوردستان تێکەوتووە بەڵێ کاکی محەممەد سپاس بەرزان بێجگە لە ڕەوشی سیاسی لە گواردنە سیاسیەکان تا چەند گۆرانکاری لە ناو کۆمەلگای کوردی لە ناو کەلتور و بیرکردنەوەی کۆمەلگای کوردی دروست بووە تا چەند شارەکان و زاراوەکان لە ناو کوردستانە ناوچەکان یەکتر قبول کردەوە بەرە پێشتون چوە لەم بارەیە تا چەند مافی ژن دەستە بەرکردەوە ئازادی هەبووە لە کوردستانە ڕێزگرتن لە ئازادی چاپەمەنی ئازادی ڕاگەاندن ئازادی بیر و ڕاگرەوە تا چەند لە کوردستانە هەموو هێزەکان هێزە ئەمنیەکان هێزی پێشمەرگی هەموو هێزەکانی ترفێنن لە خزمەتی بەرژەوەندی گشتیدا بووە تا چەند لە کوردستانە ئابوووریەکی بقووات هەبووە تا چەند ژێرخانی ئابووری کوردستان بەرە پێشەوە چووە تا چەند عەدالەتی کۆمەڵاتی هەبووە تا چەند گەندەڵی کەم بووتەوە ئان زیاتان بپێچەوەنەوە پێمان باشە لەسەر هەموو تەوەرەکان هەموو تەوەرەوە ڕاستەکان قسەی خوتانە بێ فەلاح لە حەمرین کاک فەلاح فەرموو سەرچاوم كاكا كان عفو صلاح لك صلاح صباح لا صلاح بلا بەڵێ کاک سەلاح فەرموو کاتان باش دەستخۆشیە بەناوتان دەکەم زۆر سپاس ڕاستی بەنامەی جوانە پێشکەوتووە کاکە وەڵای بەنسبەتی ئەم 2013 بەڵێ ئەوتم کاکە با ئێمە بە شێوەیەکی وا نەکرایە بە شێوەیەکی خەڵی خۆی عادت کردایە خەڵی خۆی کەمێکی خۆی ماتی ڕاگرێن نەکە ئەم حەفلە و ئەم هەراوریاکە هەر لەبەر خاتری بەدەستمازدار نەکە من پێم باش و ئەمە نەکرایە ئەم شێوە بەو شێوە نەکرایە بەڵێ کاک سەلاح سوپاس بۆ سەرنجی تۆ غازی لە پیرمام فەرموو کاک غازی ئەو کاتە باشتەیدا سەرچاوم دەستخۆش تۆڕەکە دەکەم زۆر سپاس بەس وەڵام من دەمهەوێ قسە لەسەر ساڵی 2012 بکەم بەڵێ بابەت ئێمەشە لەسەرەوەیە بڵێ من سەرخۆشی خۆم ئاراستەی کوژراوانی عەبدی شوبات دەکەم کاتە هەتا ئێستا تاوانبارەکان دەستگیر نەکراون من دەمەوێت بەڕاستی تاوانبارەکان دەستگیر بکرێن و ئەم خەڵکانی زەدەش پشمان و کەرزانی خاڵە حەمە و بە هەمان ئەکرم سید ئەکرمیان دەستگیر کرد ئەوانە بدرێن دادگا
لە ساڵ 2013 ئەمانە بگەنە ئەم شوێنەی کە دادگای فیدرالی لێ و لە بەردەم خەڵکی کوردستاندا دادگایی بکرێن. بەڵێ بەڕاستی هیوادارم تاوانبارانی عەبدی سوبات دەستگیر بکرێن دەستان خۆش بێت. هەردی لە شارە زۆرەوە کای کردی فەرموو. ئەم کاتەوە باش سەرچاوم وەڵی بە زەحمەت من چەند پێشنیارێکم هەیە گەلی کورد لەم ساڵی 2012دا چەند ناخۆشیێک بەسەری داهات یەک لەوانە بەرەز مامجلال نەخۆش کەوت و هیوادارم زوو چاک بێت یەکێکە ناوچە ناکۆکەکان پەلاماری کوردیان داوە هیوادارین و کێشانیان چارەسەر بکەن بە زووترین کات هیوادارین دەوڵەتی کوردی لە 2013 ڕاگەین کە لە 2012 ناتوان ڕایگەێنن. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزان ساڵە 2012 حتا چەندێ ساڵێکە پردەستکێت بۆ بکۆرتان بەرو باشی نەک تەنێ توارێ سیاسیدا توارێ چاندی توارێ ڕۆشنبیری توارێ کەلتۆری گواردنا کەلتۆر و بەرماییکێن کەڤندنا بە مجتەمەی کوردی ئازادگە ژنێ ئازادگە ڕامانێ ئازادگە نەرینان ئازادگە سیاسی چاپەمەنیە هەبوویە هەیە چەندێ داهێنان هەبوویە لە وڵاتی هەیە چەندێ ژێرخانە ئابووری گەشێکی باش خۆڤەتیت کە هەیە چەندێ تاکێن وی ملەتی هەبدو قبولکردنا بەڕێزان ئەم حەزکێن سەر هەموو تەوەرە نەک ئاڕاستەیەکی بتنێین باڤن ji ber ku guhartinên hemû alîne ciyanê da nek tune guhartin arasayekê da heye belê li Hewlêr peywendiyek me legele Hersîn li Hewlêr fermû em kate baş serçawm belê gayek Hersîn fermû em kate baş serçawm hemû katek pîrozbeyî serî salê tazetan lê dikim teorîkî çatan hilbijardo bo bernameyem من رأي خۆم تا سڵاتی کورد نەیتوانیوە ڕۆڵێکی گەورە بینێ لە ساڵی 2012دا بۆی بتوانێت ڕۆڵی گەورەی خۆی بەستا حکوومەتەکانی دراوسێ و ئەوانەی تر ببینێت لە ناو هەموو جیهاندا دەستخۆشیشتان لێ دەکەم زۆر بەڵێ سوپاس نامەق لە هاوی هەواری پیرمام کاک نامیق فەرموو ئەو کاتت باش کاکە کار سەرچاوم ئینشەڵڵا ساڵی 2013 ساڵێکی خۆشەوی بۆ هەموو گەلی کورد بەنسبەت بەرنامەکەیەوە بەڕاستیە من تەرکیزەکەمە سەر کوردستانی خۆمان ئەو پارچە لێرەینە لە ساڵ 2012 کورد یەکەم نقاط کورد واگە هات کە کەرکوونی لێدەست چووە دووەم خاڵ داری لە ڕووی اقتصادی و ئابووری و کوردستان دەرەوە خراپی چوو کە کورد کە ڕوون بوو بۆ ئەو پارتی کوردستان کە وەکو بێتۆی وەستە بە حکوومەتی مەرکەزی ئەگەر بێت و ئەو واگە هەر لە ڕووی اقتصادی و ئابووریەوە کە ئێمە بووینەتە حکوومەتێکی مشەخۆر ئەگەر پارە ئەگەر میزانیە بودجە لە حکوومەتی ناوەندی بۆمەنێ ئێمە باقەکانەوە خاڵی دەبن ئێمە موچەکەڕەوە تاخیر دەبی و خاڵێکی گرنگتر لە ساڵی 2012 گەورەترینشی کە ڕوویدا لە کوردستانەوەیە کە لە بەردەم پەرلەماندا ئەو کەم ئەندامانە لێیاندرا ئەوە یەکێک بوو لەو خاڵانێک کە خاڵە ڕەشانێک کە بە لە کوردستان ڕوویدا و خاڵێک تریش بەنسبەت ئەو کە موچەکە کە ئەو باقانەی کە گەندەڵی لە باخەکان دروست بوو لە کوردستان بەڕاستی ئەوە یەکێک بوو لەوانێک کە گەندەڵی بەرەو هەڵکشانە نەک بەرەو داکشان بەڵێ کای نامەق سپاس جوتکار لە Hewlêrەوە فەرموو باشی قوربان من باشم سپاس عزیزم باشی جوتیار کاکە وەڵامم بۆ نسبەت ئەو تەوەرەوە دەستخۆشیتان یەکەم سپاس بەڵێ وا زۆر خۆشحاڵم کەوا ئێمەی کورد وەسەرکردێکی وەکو بەڕێز کاک مەسعود باردانیمانەیە کە زۆر بە مەنتەقی زۆر بە حەکیمانە بڕیا لە تەنووسی گەلی کوردەیە لە ناوچەکانی جناوەکانی وەکو کەرکووک و وەکو شوێنە ناوکەوێتەکانی کوردستان زۆر دەستخۆشی لێگەم و ڕێز سڵاو بۆ جەنابی سەرۆکێ و سەرفرازی بۆ جەنابی سەرۆک باردانی خوازم دەستخۆشی لە بەڕێزتان دەکەم بەڵێ سپاس عەلی لە شاری سلێمانیەوە فەرموو ئەلو دەستخۆشیەوە بەرنامەیە لێ دەکەم زۆر سپاس بەڕاستی بەرنامەیەکی جوانە هیوادارم شعبی کوردی تۆزێک بە خۆدا بچیتەوانێ و قوریا بێتەوانێ هیوادارم هەر چوار پارچەی کوردستان هەڵسێ دژی مەسعود بارزانی فری گەوادا ببورە کاکەلی هیوادارین بەڕێزان ئەو ئەسلوبە و ئەو قسە ناشرینانە
تکایە لەم تەلەڤیزیۆنە لەم شاشە ڕێگە پێ نەدراون هیوادارم هیچ کاتێکی دیکە هەر کەسێک جورعەتی ئەم قسانە هەبێ لێرە نەکە با بچێ بخۆی بکە با بچێ بۆ ئەو کەسانە بکە کە جێ لێگرن کاکەلی تومان وەرگرت زۆر بەڕێزی شەوە مەکە بەڵام بەڕاستی قسەکانت بێڕێزی بوون لە بەرامبەر هەموو بینارێنە لە بەردەم شاشە دانیشتون لەبەرەوە بینەری کورد بینەرێکی زۆر بەڕێزە قسەی ناشرین بەم شێوەیەکە نەک بەسەرکردەی بە بچکترین کەسیش بڵێ لەم شاشە ڕێگە پێ نەدراوە تکایە دووبارە بەم شێوەیە پەیوەندیمان پێ نەبکەیتەوە پشتی وێ نابڕێ لەسەر هەمان تەوەرم دێ بەردەوام بەڕە سەڵاف هێژان لە تۆرێ کۆمەڵاتی پێیجی نارتی گەلێک کومێت بوو مادنە سەر 2012 ئەحمەد لە خەڵەکانەوە ئەنووسێ بە بڕۆی من ساڵە لە کوردستان هەر ساڵە تەنیا گۆڕینی ژەمارەکان 2012 بوو 2013 و هیچی تر لەوەی زیاتر نیە هەروەها کەوان و مەریش ئەنووسێ ساڵی 2012 هیچ دەستکەوتێک نەهات بۆ کورد و نەخۆشیێکی سەرۆکی مام جەلالش ناخۆشتری کرد هەروەها سيد زادش أنوسي إن شاء الله ل 2013 دبينا دولت هروها لوفيش أنوسي لم سال ده هندي ناخوشي وآجوي تيابو هوا دارم لسالي تازه دوباره نبتا هروها محمد گازو أنوسي نزيكي حوصد ده هنرمان هبوا خانه بريت الرزقي چاكي هبوا 2012 بكر چونك بله تماشاوان انهجا باوكي منصور لقلادزي لقلمانه فرمو باوکی منصور بله او کاتر باش سرچاوم خوشی برنامه گلی یکم بله او برادری لسلمانی پیوندی کردی است ببره من یک سر دام خوشتو من یقصی نکم براجان نه باز من لسر تورکی دیم بله بس لقضی خوش بەڕێزان ئەو برادرە تێلەفۆنی کرد ناماقۆلی کرد قسەی ناخۆشی کرد بەرامبەر نەک سەرکردە بەرامبەر ئێوە هەمووتان لەسەر سەرمان ڕێستان هەیە هیچ جیاوازیەک لێرە لە بینەی سەرکردەیەک و کەسێکی زۆر بەسیتیش نیە لەبەرەوە هەموو کەسن دەبێ ڕێزیان لێ بگرێت ئەو کابرا تێلەفۆنێکی کرد قسەیەکی ناماقۆلێکی نەک بەرامبەر هەر کەسێکی کە دەبات تێلەفۆنمان لەسەر داخست تکایە با نەبێتە ڕەتفعل داخستنی تێلەفۆن لەسەری بای ئەوە هەمووی بکە ڕەتفعلێکی چونمان هەبووە لە بەرامبەری لەسەر تەورێکی قسە بکەین بە تەشنج دروست نەبێ کامەران لە سلێمانیەوە فەرموو ئەم گاتە باش کاکەکار سەرچاوم سەرەتا دەستێکی ساڵی تازە لێ پیرۆز بێ زۆر سوپاس لە جەنابشتە بەنسبەت ساڵی 2012ەوە بەنسبەتی من کەەوە تێبینی یەکەم ساڵێکی خۆش بۆ خراپ نەبوو بە گەلی کورد و هیوام وایە هەر چوار پارتی کوردستان ئازادی بینم و هەروەها بۆ برادرش کە تەلەفۆنی کرد ڕاستە دەست خۆش بێ کە تەلەفۆنەکە پێداخستوتەوە و پێویست ناگات چکە ڕخ و پێشنیارێکی لە هەست بەرپرسیەگەیە لە هەست سەرکردەیەگەیە پێویست ناگا بۆ وەستۆ بە ناشینە ئاوات قسە بکات جوان نیە بەتەکیید بۆ شخصیەتی خۆی ئەوە ڕەنگە من ئێستا لایەنگری هیچ سەرکردەیە نەبم بەڵام ئەو ئوسڵوب نییە بەڕاستی هەچ کەس تەلەفۆن بکات ڕخ و پێشنارت هەیە بە ئوسڵوبی جوان بەڵێ کایکی کەمەران ئێمە لێرەش لایەنگری سەرکردێکی نییە هیچ حزبێکی سیاسیش نینە و ئێمە مجاملە لەگەر هیچ سیاست و هیچ ئاراستەیەکی سیاسی هیچ حزبێکی سیاسیش ناکەین بەڵام لێرە ئێمە ڕێزام و سەرکردەکان لە هەموو کەسەکان نەگرین لێرە بەپێی سیستەم و بەپێی پرەنسیپ و ئەخلاقیاتی ڕۆژنامەنووسی ئێمە ڕێگە پێنەدراوە تەنانەت قسەی کەمترین قسەی ناشرین بە کەمترین تاکە وڵاتەش بدرێت لەبەرەوە ئەمە ڕێگە پێنەدرا بەرحاڵ سوپاس دەستخۆشی لێکم دەستخۆشی بەرنامەکەی لێکم بەڕاستی ئێستا هەچ کەسی کەس تەلەفۆن کاتەوە ڕجابی و بادۆ ڕەدیە و باتەوە بەرنامەکەی تۆ شتێکە چێ بۆیە داواکەم و بینەرانی کە تەلەفۆنەکەن ئوسڵوبی ناشرینی بەکارهێناوە هەچ کەس ئوسڵوب بەکاربێنێتەوە بەرامبەری ڕەتفعلێک بەرامبەر دیاراویش هەر ئوسڵوبی وەکو وایار و کۆ حساب بکرێت بۆیە داوا لە بینەرانەکەم کە تەلەفۆنەکە جاری کەش بۆ تۆ بۆ بەرنامەکەت ئوسڵوبی ئەو لە بەرچاو نەگرنەوە ڕەنگە تێگەشتنی هەر بۆ بێار ئەو بەڵێ کای کەمەران بەڵێ سوپاس سەردار لە سلێمانی فەرموو کاکاریوالە باش سەرچاوم کای سەردار پیرۆزبایی ساڵی تازەشتان لێ یەکەم زۆر سوپاس هەموو گەری کورد بە تایبەتی لە سەرۆک جەنابی سەرۆک مەسعود بەرزانی زۆر سوپاسی جەنابیش دەکەم کە ئێستا ئەو برادەرە پەیوەندی کرد پەیوەندەکە پێبڕی بەڕاستی سەلمان دەکرد تەلەڤیزیۆنێکە کە لایەنگری لە هیچ کەسە ناکەم من دەستخۆشی لێ یەکەم و زۆر دەستخۆشی لێ یەکەم زۆر سوپاس ئەوە ئەرکێمەیە کە ئێمە نایرین هیچ کەسێک تەشیر بە هیچ کەسێکی سەلمانەکە تەلەڤیزیۆنەکەتان تەلەڤیزیۆنێکی بێلایەنە من تۆ ڕاگەێنم کە ئەم تەلەڤیزیۆنە بێلایەن و دەستی خۆش بێ زۆر سوپاسی ئەو هەڵوێستە دەکەم بەڵێ سوپاس بە تۆشێ لوقمان لە باڵەکایەتی کاک لوقمان ساڵی 2012 بەڕای تو چی بوو سەرچاوم باشی زۆر سوپاس ئەمن باشم لوقمان لە باڵەکایەتی لە نەحێش نیزان بەڵێ خۆشحاڵین بەڵێ دەستخۆشی ئەو بەرنامەت لێ یەکەم 2012 نارێت کەم و کوڕی نەبووینە کەم و کوڕی هەبووینە بەڵێ
بەڵێ بەڵام پشت بەخوای بە سەرکردایەتی کوردستانی ئینشاءالله 2013 لۆحانی کورد خۆشیابی. بەڵێ کاک لوقمان سپاس عەلی لە دەربەندیخانەوە فەرموو. کاک عەلی کاکە چۆنی؟ ئەمن باشم. کاک عەلی زۆر سپاس فەرموو. دەستخۆشی بەرنامەکەی بێژم. زۆر سپاس بۆ تۆ. حەیاتم کاک ئەو کەسانێک کە قساکەن گونا حەقترم بەرنامەی زاگەی ئەوەش ئەمە یەک دوو ئەها ئەمن ئەوە ناو نەقمیەوەتەوە بەس ئەزانی چی ئەها کاک عەلی تو فرخەیەکی لە بەردەستدایە دوا خەڵکی بەرنامەی مایکی خەڵک لە 2012 تۆ پەیوەندیەکەی تکایە ڕێی خۆت ناخی خۆت ئەوەی تواتەوێ چ ئارمانجێکە بۆ ئەم ساڵە بوو تو بڵێ تکایە باکات نەکوژن بە شتێکی دیکەوە حەقی خۆتە بەرامبەری کەس قسە نەکەی ئەبێ خۆت بەرامبەری هیچ کەسێک قسە نەکەی ئەوە تەوەرەیە لە کەورەکەی خۆت ئاخدەکە بەڵام کابرا درۆکە خەڵکی دەربەنیخانە یا خەڵکی ئەمدایە دەربەنیخانە لە چەمچەماڵین درۆکە ببۆرە کاک عەلی ببۆرە توش لە تەوەرەکە دەرچووی وانە بینەڕە نەویش لە تەوەرەکە دەرچوو چی بکەین جەبار لە سیتەک بەڵێ کاک جەبار ئەو کاتە باش بەڕێز سەرچاوم کاک جەبار برا بەڕێز ئەمن تکایەکەم تەلەفۆنەکەم دانەیەخێ ئەو بەڕێزانەی کە دێنە سەر شاشە تەلەفۆنەکەن ئەگەر ڕقنەیشان هەیە ئەگەر کەسێکیان خۆش نایە بلا بسنیانی بزن لە پێش دەرکەی ئەو کەسێک قسە پێ بێن نەک بێنە سەر تەلەفۆنانی شعوری خەڵک بریندارکەن ئێستا کابرا کاتیانی پەیوەندی کرد قسەی بە جەنابی سەرۆشی بۆ یعنی نەک لەوە لە ئەژدادی وش بەڕێزان زۆر تکەمانگە کە ڕەتفێل نەبێ بەردامێکە باسی 2012 بکەین مە لێرە باسەکەم وەکو پانۆڕامایی لە بیرەوە بێمە بۆ ئەوانەی کە حەز لەو تەشەنوجاتە نیە ئیسیفادە لێ بکەن لە 2012 لە هەر چار پارچەی کوردستان گۆڕانکاری هەبووە لە کوردستانی باکوور بێگومان خۆ پیشاندان زۆر بووە بە سەدان کورد لە زیندانەکاندا بووە لەوێ عەبدوڵڵا جەلانەکەیەکی لە ڕێبەرە دیارەکانی باکووری کوردستان تا یەک ساڵ لەم ساڵی 2012 بە هەموو ئەوە نەیتوانی پارێزەرەکان بینێ تەجرید و گوشەگیری لەسەر بەردەوام بوو لە ڕۆژاوی کوردستان کورتوانی بەشێکی زۆر لەم پارچە ڕزگارکە لە ڕۆژهەڵاتی کوردستان چەندین چاڵکیوانانی کورد لە سێدارە دران ئەمری ئەدامیان بوو دەرکرا لە زیندانە ئێستا لە زینداناندا نەخۆی قوتابخانەی گوندی شیناوی لە پیرانشار گری تێبەر بوو چەند قوتابیەکی کچ ژیانیان لە دەستداوە لە باشووری کوردستانیش بێگومان ڕەوشەکە بەم شێوەیە بووە تەبدیل هەوی دروست بووە کێشەکانی نێوان بەغدا نێوان هەرێم یەکێک لە سەرکردەکانی باشووری کوردستانیش ئەویش تووشی نەخۆشی بۆ کە ئێستا لە ژێر چاودێری نوشداریدا بێگومان سەرکردەکانی دیکە گەلێجا لە یەکتر دوورەکەوتنا و گەلێجا نزیک بوون لە یەکتردا ئێستا ئەوە وەکو پانۆڕامەیەکی وادارین لەسەر تەوەرەکە ئەحمەد لە کەرکووکەوە فەرموو کاک ئەحمەد چۆنی بەڕێز سەرچاوم باشی پێوزبایی سەر ساڵتانش لەکەم زۆر سوپاس بەڕێز مەسەلەی پێشمەرگە من پێشمەرگەم نەو ساڵی وایە بەڵێ کاک مەسعود ئەو جارات ئێستا فاتما بۆ سیارگاز 2011 ڕاتبی پێشمەرگە زیاد بێت هەتا ئێستا هینی نەکردو ئێستا بۆ 2013 بەو هیوایەین کە ڕاتبی پێشمەرگە زیاد بکەن وەلە کاک ئەحمەد ئێمە شێوادارین سەرنجی تە گەشتی بێ 2013 ڕاتبیەوە زیاد بکرێت شاخەوان لە قەزای سۆرانەوە فەرموو شاخەوان لە سۆران ئەلۆ ئەم کاتت باش سەرچاوم جژنش پیرۆزی جۆزی سەریستان زۆر سپاس لە هەموو لایەکی وادارین بەخۆشی بێ فەرموو کاکە گیانێمە بە نسبەت ساڵی 2012ەوە بەڵێ بەڕاستی ئەوەی کە زۆر پێمان ناخۆش بوو نەخۆشکردنی سەرۆکمان جەلال بوو ئەوە لەلایەک دووش ئەو برادرانەی کە تازە پێم وابی مشتومڕەتیان دروست کرد لەسا جەنابی سەرۆک و نازانم جنێ وشتیاندا ئەگەر باسیاو نەکە بۆی ئیسیفادە لە کاتکە لەبەرەوە ئەوە کابرای بێمە لەسەرمان داخست من تەنیا ڕێز نەبی بەس شتێکم هەیە یعنی ئینسان ئەو مینبەرە گوناعە یعنی لۆ جنێ و لۆشتەشی وا بەکاربێ شتێکی جوانیە بەڕای من دوایەوەش باشتەکرد پێ بڵێم کاکە من ئێستا کە تەلەفۆنەکەم هەر شتێکی بڵێم دڵنیا بەلەوەی کەوە ئەدەبی خۆمە لە ماڵەوە چ ئەدەبکمێ ئەوەش لەگەڵ تو قسەکەم باڵێ سپاس بۆ سەرنجی تو کۆماندۆ لە ڕانیا کۆماندۆ فەرموو بەڵێ فەرموو کاکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس بۆ تۆ بەڕاستی بەرنمەیەشی باشە بەرنمەیەشی پێشکەوتووە
بەڵام هەندێک کەسەنە کە قسەیەوا دەکەن قسەی بە سوورەت بەرزانی دەڵێن بڕواکە ئەوە هەر یعنی مویان لە زمانی دێکەواتە مادام تەلەڤیزیۆنێکی باشە تۆ وەکو ئەوان ڕەتفعلێن تو فەرمو قسەی باشێکی قسەیەکی باشمان بوو بکە لە 2011 لە ڕانیە 2012 چی بووە کە لە 2011 ڕووداوێکی ناخوازراوە بۆ 7 سڤیل لەوێ بە تەیارەکانی تورکیا کوژراون لە 2012 لە ڕانی ڕەوشەکە چوون بووە کای کۆماندۆ ئەوەیە بەسەر بەرزانیەوە هەموو شتێکی بەڵێ بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ هێژیان 2012 ڕەوشاو بگەلو لە 2012 کورد بەرەف چاڕاستەی چوون بەرتایبەتی ڕەوشە چاپەمەنیە ڕەوشە ڕاگەاندنێ نەوا کوردان ڕەوشە داهێنانێ بە شێوەیەکی گشتی دەوی جڤاکیدا چاو بێگەل و ڕزگار لە کێلارەوە فەرموو سەرچاوم پێم وایە لە 2012 بارانێکی زۆر لە کێلاربارێ و ئۆلافاویش دروست بوو بەڵێ وەکو سارەکانی ترەوەت من تەنها ئەو ڕووداوانەی لە 2012 سەرنجام ڕاکێشان تەنها ئەوە بوو کە ڕۆژنامەنووسان زۆریان بەداخەوە ڕۆژنامەنووسێکی زۆرمان لە عێراقا لەدەستدا ئەوە بۆ مای نیگەرانی ئێمە بەڵێ سپاس بۆ ئەو وەرگرتنی پەیوەندیەکە سپاسانەکەم بەڵێ سپاس بۆ تو سامی لە بەردەڕاش کاک سامی فەرموو السلام عليكم كاكا كاري بارس سەرچاوم ماشي احوالك زۆر سپاس تعود مالكم كاكا كاري بارس ساڵی 2013 پیرۆز دەکەم لە جەلابت چاوکەت ماز دەکەم زۆر سپاس بەڵام یەک داواکاریم هەیە لە جەلابت کاکە کار جوین بە هیچ کەسێک نالێم بەڵام من کابرایەکم لە بازی نالێم دەخوازم خێر ئاسی لاوچێت بەسەکان وەسکی بازاری کاتکەم هیچ جوونە تشتی تێدانیە بە هەموو کەسێک بزانی کات بەستدا و کات مسعودەیە سەرۆکی هەموو قوزەکان ساپاردەی کوردستان ئیزنە مەدا قوتانی هەردوو چاوتن بەڵێ کاک سامی سپاس بەڕێزان بەشە بە کەیفی خۆتان هەر سەرکردێکتان ناوێت بەشان و باڵی بڵێن باوپەڕی ئیسلامی و ئەلمانی و چەپ و نەتەوەیەکەنەوە بەسەر بشان و باڵیان لێ ڕێی خۆتانە مەدحیان کەن ڕەخنەشیان بەس ڕەخنەیەکی مانتەقی بێ بەڵام قسەی تەشیرکردن نابێ بکرێت لەبەرەوە لێرە ڕێگە پێدراو نییە ئاریان لە شاری سلێمانیفەوە ئەم کاتە باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس بۆ تو کاکاریان زۆر باشی بەڕێزم من باشم سپاس فەرموو لەسەر تەوەرەکەی بەڕێز من هەست کەسێک کە پێشنیاری تۆیان من یان هەست کەسێک کە دنێو بە سەرۆک یان بە مامزەلار یا بە کاگنەشویان یان بە کەسێک باوە شخصاتی خۆ دەرەخات لەو شوێنەکە دەربوو بە بەڕێزێجا بەڵێ بەڵام منیش وەک ڕای خۆم بۆ کەناڵەکەتان بۆ بێژەران و بۆ بینەران بەڵام من چی بۆ کەسە بەڕای خۆمە و کەسێک ئێستا جنێوەکەی یا بۆ بەجەنابی سەرۆک بەڵام کاک ئەحمەد ببوورە کاکاریان ببوورە تۆ وتیەوە ڕای خۆیەتی وتە یەکسەر هەر باسیەوەکەی تکایە بەڕێزان با لەسەر 2012 قسە بکەین لە 2012 کورد تۆبارانکردنی ناوچە سنووریەکان بەردەوام بۆ ماڵ و حالی کورد وێرانکردە لە 2012 بێگومان سیاسەتە ئەقلیمی ناوچەکی نێودەوڵەتیەکان وڵاتانی کە کووردا بەشکراوە سیاسەتێکی چوون بۆ لە بەرژەوەندی کووردا بوون لە دژی کووردا بوون پیلانگەریە بۆ نەبووە ئەحمەد لە بازیان کاک ئەحمەد لەسەر تەوەرەکە تکایە فەرموو ئەم کاتە باش سەرچاوم دەستخۆشکەری لە بەرامە جوانە ئەکەم زۆر سپاس هیوادارم کەس لە مەرە جوانەکەیەوە جۆن نەدا بەڵام لە ڕووی بۆی ئەوەی دەنگمان ناگاتە سەرکردەکان نەتوانین لە شاشەکەیەوە ڕەخنا بگرین تا جۆمان لێ بگرن و دەنگمان پیان بگێنین ئێمە باسی 2012 بڵین مەینەتێکی گەورە بەسەر کوردستان لە تورکیاوە لە سووریا کراوە لە ناخۆی هەرێمی کوردستانی زۆر کراوەوە بە ڕێز کاک مەسعود کە مەسوولە لە ئەم قەزیە و لەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستانەگرێ بەچاو خۆیەوە لە سووریا برسێتیە گرانیە کارەساتێک ڕوویداوە و لەوێ سنوورەکان لە باتیەوەی هاوکاری براکانمان بین بەشداری هەقامەکانیان بین دێەوە سنوورەکانیان لەدا ئاخیر لە تورکیا ژەبینین تووشا بۆ شێوەیە سیاسەتمەداران ڕۆژنامەنووسەکانمان زیندانی ئەکا بەڵامەوە بە شێوەیشتر سەیرەکە کە ئەو هیچ هەڵوێستێکی نییە و دەربارەی و پرۆژانەی بستنەوەی گۆڕانیش بەردەوام پرۆژەی تاکسازی لە 2012 تەرە کردەوە بۆ دەسەڵاتی سیاسی کورد بەڵام بەی شێوەیەک جووی بۆ ناگرێ من داواکاری نەسەرکردایەتی سیاسی کورد دووبەڕە کاک مەسعود لەو هەڵانە و لەو کەم قوڕیانەی کە بەرامبەر میلەتەکانمان لە پارتیەکانی تر لە ناوخۆی خۆمان هەڵوێز وەربگرێەوە بەر و چارەسەرکردنی کێشەکان و بەڵێ محەممەد لە سوورانەوە فەرموو کاکە سەلام عەلەیکوم
عليكم السلام كاكا قدام بريد يقدو قصدك بالنسبة برادرك قصي بس لا كاك محمد باز كان لسرا ونشي بارات في النبي تكايا كاش برينداك لا من هي سنة ده هي قصي ناشتي نشتاك ما قبل صادمتي الو بله فرمو توش خصي خوك بلا ما او كسانا كقصي بس كذا كان كردنا اكيد اوانا باديان كردية اكيد حرام زادنا وكردينا قنا كاي محمد ببورة كاي محمد غير كردش دقري ببورة سباس ما وكونا وي بارزاني دبيح برزان دوزك وردك دو بياي قورا اجل دشمنش ديما دبي احترامك بلام او كس ببورة كاك احمد كاي محمد ببورة اما دهان جار وتمان كاك ببورة ما لسه تورك قصب كان برزان هیچ کەسێکتان يعني هیچ کەسێکتان هیچ هیوایەک نییە هیچ کەسێکتان بۆچونێکی وا لە مێشتان دروست نەبووە ئەوەنەی پەیوەندێکن کە لە 2010 چی ڕووداوە بەس ڕەتفعیلی برادەرێکە دەناو بەس پەیوەندێکم بۆ ڕەتفعیلی برادەری دا کە تێلەفۆنم لەسەر داخەزە سێ قسەیەکی نەماخۆت باشە بۆ وایە با ئیستیفادە لە بەرنامەکە بکەین بە قوربانتان بم بەختیار لە شارە زۆر کای بەختیار تکایە بە لەسەر تەواری ئێمە بێ ڕاکتی بەڵێ کای بەختیار تکایە بە لەسەر تەوەرەکە بێ شارە زۆر چی گۆرانکاری بەسەراتەوە لە 2010 والله بڵێن چی وەڵا شتێکی وا فەرقی نەکردووە بەس من تێبینیەکمە لەسەر بەرنامەکە بەڵێ وەڵی ڕێگەی ئەوانە نەدەی نازانم ئەڵێن فلان کەس و فلان سەرکردە و فلان مەسوول و نازان جەنابی سەرۆک و فلان حیزب هەموو کوردێک مێژووی حیزبەکان ئەناسێت مێژووی سەرکردەکان ئەناسێت ئیتر پێویست ناگا هەرێکێک بڵێن ئەمە نازانم ئەمە وای کردو ئەمە وای کردو ئەو وای کردو پێویست ناگا من ئەو تێبینیە لەسەرەوەیە ئەڵێم ڕێگەی هەر کەس مەدە بەختیار ئێمە پێمە باشە لەبەرەوە شارعی کوردستانی هەموو زۆرترین ئەحزابی سیاسی و نازانم ڕێکخراوە شتی تیا بێگومان خەڵکێکە تعبیری خۆی بڵێ بەشەیەکی ئازادی مەرەگیری لێ ناکەین بەڵام بە تەشەنوجەتیانە بێ علی لە هەڵەبجە فەرموو ئەم کار باش سەرچام کاکانی بەڕاستی دەستی بەنامەکە لێکم بەنامێکی زۆر جوان سەرکەوتووە سپاس تەوەرەکەشیان گۆڕی بەڕاستی قسەیەکی ناخۆشیان کرد ئەوەش نەبێت لە بەرنامەشتیوە بەس لە باتی ئەو قسانە بەقە دوو دوعای خێر بۆ سەرۆکی عێراق بکەین بەهەرحاڵ بەڵێ کاکەلی سپاس زیرەک لە هەولێرەوە کای زیرەک فەرموو الو بەڵێ ئێوارە باش سەرچاوم باشی من باشە فەرموو دەستخۆشیان بەرنامە لێ دەکەم سپاس بۆ تۆ بەرنامەکەتان زۆر جوانە بە سیوادارم ئەو خەڵکانە بە قسەی ئەوە کات لە بەرنامەکە نەگرن بەخۆشتۆک و بەست ئاماژەت پێ کرد داوات لێ یەکەم بەڵێ بەرزان پێمان باش بوو لەسەر بەردەمەکەی خۆتان مایکە خەڵی کەمە مینبەری ئێوەی خەڵکی کوردستانە سەرنجتان لەسەر بەرنامەکەشی چییە؟ هیوادارین سەرنجی خۆتان بێمەش بڵێ باوکی سیدات فەرموو ئەو کاتت باش سەرچاوم باشی برا زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاس باوکی سیدات وەڵی ئەی بەجون بەها سەرکردەیەکی بڵێ لە قەڵات زێرە شەکە چۆنە تۆ بارانکردنی ئێران و ئەو باشە لەخوای بەجا دەوڵەتیای سەرۆکەوە زۆر باشە بەس ئەو برادەری لە سلێمانی ببرە کاکی باوکی سیدا با هەموو کاتی مێ لەسەرەوە نەچێت هەو بەرادەرە هات بەڕاستی بەرنامەیە هەمووی تێک دەبارێزان ویسمان ئەمڕۆ کاتێکی خۆش پێکەوە بەسەر بین و باسی ڕەخنەکانیەوە لەسەر مایکی خەڵکو و ئومیاتیەوە و حەزیەوە و ئارەزوکانیەوە و تێبینیەوە لەسەر 2010 بکەن هەمووی تێکدان ئاسانە هەرکەسێ دێت ڕەتفعلە چی بکەم من نازانی لە دووکەوە فەرموو نازانی لە دووکی بەلێ نازانی خان ئەزی باشم بزحمة بچین تێلم بەحسینا بارزانی قڕابی بێتا کردن ئەم ناهێلی ناو خەڵکێکەوەت بێژیت ئەمە یەکسەر تەلەفۆنەی سەر نازانین یا تەجی ئاخفتنەدە یار سەر هەندێک مەم گوێ بەحسێتی شتێکە جیاواز کرد دووکە چایە دووکە ڕاوشە دووکە چاوایە بەحسینا بارزانی بکاتن ئەم پێعات بزنی بەحسینا بارزانی بکات ئەو ناکردە بەێ مانێ هەمشی پێجز بین سەرکردایکە کوردام ڕێزیلت گینەکوێ هەموو سەرکردن کوردام ڕێزیل تەژیت گرین باس خەڵکێکە چی لێ بکەین بەرحال سوپاس بوو سەرنجاتە بەڵێ تەماشەبانێ نیژە نازانم بەڕێزان هەموو بوو ڕەتفعل و تەشەنوجات کۆمەڵێکی کەمی پەیوەندی نەبێ بێگومان ئەوان سەرنجی خوان هەبوو لەسەر 2010 ڕەوشی کورد لێرە ئەمە دو
تەوەرە لەسەر ئەوەی پێشکەشێکە لە 2012 بێگومە چەند ساعتێکی دیکە چینە ناو ساڵی 2013 هیوادارین هەمووتان کە ئێستا خۆتان ئامادە کردە پێشازی لە 2013 بکەن کاتێکی زۆر خۆش دوور لە ڕووداوی هاتو چه هەر ڕووداوێکی نەخوازەرە و تێپەڕێنن لە سبەینەوە لە 2013 لێرە لە بەرنامەی مایکی خەڵکە ئێمە بەو پەری جدیاتەوە بە ئیرادەیەکی زۆر بەهێزترەوە خزمەتی ئێوەی بینەرەکەن خزمەتی هەموو کێش و گیلێ و گازندە و سەرنجەکانی ئێوەیەکەن کە لە ڕۆژەڤە هەیە بەس هیوادارین لە 2013 ئەو تەشەنجاتە لە ناو بەرنامە ئەو ڕەتفعیلێکی بەم شێوەیە نەبێت ئیستیفادە لە تەوەرەکان و لە کات بکەین بەڵێ تەماشاوانین هێژا چەند ساعتێکین دن دەمژمێرەدەم لە چینەنەوە 2013 بیدارین هەموو دەمێکی خۆش دوێ ساڵێدا ببورینن و ئەو ساڵە بدەزوانینە خەونە گەلێ کورد خەونە مەلەتی کورد هەر چار پارچە خەونە ئێک ئێکێشەوە بیت هەر شاد و بەختەوەر بن